بالی حاجی کامل ناز بشی راستەوخۆ لە دووە کۆ لەگەڵمانە سڵاو لێ بێت دکتۆر سپاس بۆ بەشداریت ئەمێت پرسیارەکەم بۆم جۆرە بێ سەرتا ڕۆڵی دایک و باوک چۆنە لە هەڵبژاردننی هاوڕێی باش و دروست بۆ منداڵەکانیان دەخوازە سەرکەس نێ بتەخوازم بابەتێکی گەلێکی گرنگە چکی جوواکێ مەبجاوەکێ مەزم بەرە خود دەتێ ئەڤە شتیجاکێکیە دوو سەرت پێ بە هەین دەیباب هەکە خۆ لە عیالێ خۆ کوڕ و کچێت خۆ بکەنە خوددان توێگە زۆن دچەوە ڕێکی ببینن دەکێکەنە هەواڵێتوان تێکەلیاوە بکەن وەختێت خۆت گەل ببورین ئەو جهێت بێتن گەل بچنێ ئەمە هەکە دەیباب بە پشت گۆی خۆ بەوە بێتن و بدرستی چاوێ خۆ نەداوی عیالی وێگۆێ بەدیل مەیت هەین دەیبابە تیمای دشتت کولان کە ئەم دژنێ فەرعیدا دێ هەواڵە بینیتن ئەوەن دیچتە مەسەلەن سیگێ دێ هەواڵە بینیتن شتا چایخانە دێ هەواڵە بینیتن کە قوتابی بیت ئاماڵەبی دشت جێ خۆ هەواڵە بینیتن معناوی ئەوە هەواڵە ئان تبێت دەیباب بووی عیالی چێکەن ئەوێت واد وێن دیف شروط و ئەرک واجبێت وانە یعنی کۆ حیاتا خۆ درستی ببورینن ئاژی تەوێتن ئەف دەیبابە تەحملە بەرهەم و ئاثار و ئاسەوارت هەواڵینیا یعنی ئەوە کۆدادی دەهێتن نەبدەستێوا بیتن دەورێکی گەلێکی گرنگە هەی بەسبەری کەوای مدوێت بێژم هەواڵینی دەست پێت کەش دەیکۆبابە یعنی ئێکەم هەواڵ بۆ عیالی توێت دەیکۆباب بن ناوسا ڕفتار و تعاملت گەل عیالی بکەن کە هەموو بەس دەیکە و بابە احتمالا دێ ئەمرالێکەتن دێ واجبادەتێ دێ ئینی تنوبەتن توێت هەمی گۆڤات بەردەستێوا بن هەکەر دەیبا بە تعامل گەل عیالی خۆ کرد کوڕ و کچێت خۆ کرد مەسەلەن بابت گەل کوڕی و دایکت گەل کچێ تایبەت و هەردووشت گەل هەردووکە یعنی دەیباب گەل کچ و کوڕە توێگەوێدا ئەف کچ و کوڕە دلێ خوب و دەیکۆبێت خۆ vەکەنەوە تشتێکی لێ ناوە شێرن هەر تشتێکی پێتیڤی بی ژیانەوەدا ئان تاڕع بیت بێتت نافدا کارتێکردنێت ژیانەوە بکەتن دە هەمیە vەکری بیتە دیار بیتە شتی پەرتووکێکە vەکری دەیباب دێشێن عیالی خینن و جەمەزنترین ڕێک و دەیباب کارتێکردنێت وێ عیالی بکەن دەستپێکی ئەو بخۆ هەواڵینیە بکەن پاشین کێژی سەحکەنێ هەندێک هەواڵە ئەو بوو هەلبژێرن مثلەن ئەکەت خواندنێدا بیت مەدرسێدا بیتن و هەواڵە بوو هەلبژێرن زیرەک بن یعنی پلێ دەرەجێت باش بینن دا ئەوژی سەرکەفتی بن هەکای وەک شول بیتن مثلەن ئەم وا هەواڵە و عیالی خۆ هەلبژێرین ڕێنجبەر بن یعنی خەمەوان و عیجزیەوانە شولێوا بیتن دا بەرهەمێک ڕزقێک دەخلێک تشتێک پارێک پێ بێتن ژیانە خۆ بڕێوە بن ناحیە دیانەتێدا وەک ئیسلامەت یێژە ئەم بژن دەیباب دێ محاولێکە نوی عیالی وان کەسا کوڕ و کچە هەلبژێرن بۆ عیالێەوە ببنە هەواڵ کت مستەقیم بن تڕاز بن ژیانە خۆدات پێگیر بم دینە خۆ نوێژە خۆ جامعە خۆ دیر بن مەسەلەن ئەف خەلەتێت وێگاوێ جحێلان عیال کەڤنە تێدا یا دژگارا کشیتن آخفنت کرد دژ دوی در کون بونمونه ممکنه دشیتن پنگاوت ماستر ده هاوت دیفنامی ساخلکی چیتن و یت بهترشی. بله دکتر. لیردا تا چند هاوڕێ کاریگەریە بەسەر ڕەفتار و ئاکاری منداڵدا بێگومان منداڵەت منی کە دیاری کراودا ئەچ بۆ بەخچەی ساویان تێکەڵ بە خەڵکی تازە دەبێت جگە لە خێزان و ئەندامانی خێزانی خۆی دەچێتە خوێندنکە هەتا قۆناغەکانی دواتردا تا چەند لێرەدا ئەو منداڵە ڕەفتار یاخود ئاکار و مامەڵەی دەگۆڕێت یاخود گۆڕانکاری بەسەردا دەکرێت بەپێی ئەو هاوڕێی کە هاوڕێتی دەکات و تێکەڵی بووە تا نانی دەرەجایەکە گەلێکە بلندی کردن چکە دەیباب گەلە جارەمە ئەڤەیە دیتی وەک ئەزمونت ژیانە خۆدا مثلەن دەیباب عیالت هەین دێ تەربیەت دەن دێ نەسیحەتا لێکەن شیرەتە دێ لێکەن هوصا بێژە و هو بکە و ئەوە خەلەتە نەکە و ئەوەیە درستە وێ بکە و احتیمالە بهەیڤا و ساڵێ دەمین نەبێوە ئەف عیالێ وەختێ دەرکەوێت چتت کولانکە ماڵێدات فەرعیدا ئان دشتە سەر شارعی 10 دقیقه چارێکێکی دەفندێک هەواڵە دەڕی داخارێت چینکی ئەمرێ وینە بیر و هزرێتوانە شتی ئێکە مەثەلەن بۆ ئێک و دووەل گرن چینکی ئێک ئەمرن احتیمالە حەز و ڤیانەت واژی ئێک بن دەسەحکەی دەچیتن وێ 10 دقیقه ئان نیف سەعاتی بدە زەڤڕی دەبە هەندێک ئاخفتنا دەبێژیتن احتیمالە ئەڤە ساڵێکە الماڵ دەیباب الگەلڤی عیالی وان محاولت کەن وا دیر بخن ئەجوان ئاخفنت کرێت ڕەفتارە تعاملە ئەخلاقیاتن کاچنە بەزێدی کارتێک معناوی ئەوە کارتێکردنە هەواڵی السەر عیالی بچیک بیتن من بژنێ بچیک بیتن زارۆک بیت سەر زارۆکی هێشتەیە بچیک بیتن خۆی مەزنجی بیتن
يعني كتك جلك أمازنا يعني مروح أشوف بيجي السر ريكا ويها فالي أو هفالي مروح تك هلياويت كتن هيك أخفناوي عشرين بيتن جوان وتازة بيتن أدب ومعرفات بيتن أخفنا مجد أوصى بيتن بس هيك أخفناوي مثلا بونمونا أخفنات كريد بنا بيجن قصب بنا كردياما باديني أم بيجن خبرات بيجن مثلا خو كي بيتن دي سحكي نفس سوان رفتار ده جريتن ديجيتال غير جهد بكاري نيتن قال مثلا كرة قال مثلا براد قال خشك أخو خشك قال براد قال داي بابا دي بكاري نيتن هندا جرات حالات عصبية دي بكاري نيتن مثلا مال هندي محالب كان في عيالي بريد دنا تشتي باش يخرب جدير بخل مثلا بون منا جاري نكشل مثلا امدي بيجين وقت تدرفت بنيتن او هوالتك هليوات كان مدمنا يعني ولا هاتين سرجارا وكشانه وخوجان كمبي وتصويرات جرن والسوشيال دات إن خاري وكأنه قهرمانية كمثلا بطولتك بكاتين لسه أوجي دهتا حياة أخوات تايبات داد محاولة يعني تشوف رواب كتن نفس وقت اشتوا بنت ناف مال داد حياة خدا پیدا کتن بجاه که خو جگاره که دست نکویتن چه بیت قلمه که او سایشتی جگاره کت دو خود حتی جگاره دست کویتن دی بنای پیهتن مدوید بجین کارتی کردنه که گله که بله کاتا دکتۆر ئەمێ بزانم تۆ لە کۆتای قسەکانتە ئاماژت بە ڕەفتار و مامەڵە نادروستەکان کرد کە منداڵ لێوە فێر دەبێت بەڵام لێرەدا دایک و باوک لێرەدا ڕۆڵ چۆن دەگەڕن لەو خاڵە یاخود لەو نقطەیەدا کە منداڵەکانیان گەر تەمەنێکی کەمی هەبێت فێری دەستەواژەی نێرێنی دەبێت چۆن بتوانن ئەو منداڵە لەو دەستەواژە نێرێنیانە بە دوور بخەنەوە لێرەدا چۆن ڕۆڵ بگێڕن بەڵێ بێگومان لێرەدا ڕۆڵی دایک و باوک ڕۆڵێکی گەورە دەبینن لە هەڵبژاردننی هاوڕێی تەندروست و دروست بۆ منداڵەکانیان ئێمە لێرەدا پێویستە چۆن ڕۆڵ بگێڕن گەر بێت و منداڵ لە هەر تەمەنێکدا بێت هەر بە منداڵە لای دایک و باوک بەپێی تەمەنە جیاوازەکان گەر بێت و منداڵەکە تەمەنێکی کەمی هەبێت ڕۆڵی دایک و باوک یاخود کاریگەریان دەبێت کە تێکەڵ بە منداڵانی تر دەکرێن لێرەدا چۆن بتوان چاودێری ورد و هەروەها چڕوپڕی منداڵەکانیان بکەن تا بە دوور بن هەم لە دەستەواژەی نێرێنی هەمووکو دکتۆرەکەمان ئاماژەی پێکرد لە کۆتای قسەکانیدا لەسەر ئەو ڕەفتار و مامەڵە نادروستانەی کە منداڵەکان پەنای پێوە دەبن گەر بێت و منداڵێک تووشی کێشەیەک هات یاخۆ تووشی کێشە و گیر و گرفتێک بوو لێرەدا چۆن بتوانێت بێ شەرم یاخود بێ سترێس و بێ خەمۆکی بێ قەلەقی بتوانێت گفتوگۆ و توێژ لەگەڵ دایک و باوکی بکات پێی بڵێت ئاماژەی بە بکات کە من ئەو کێشەیەم هەیە چۆن بتوانم چارەسەری بکەم دایک و باوکان لێرەدا لە سەرەتای پەروەردەکردنی و هەروەها ئاکاری منداڵەکانیان لەسەر تاوە دەور دەبینێت چۆن بتوان منداڵەکانیان پەنایان بۆ بەرن توانن گفتوگویان لەگەڵدا بکەن و کێشەکان چارەسەر بکرێت ئێمە ئەتوانین ئەو بڵین کە بەتایبەت توانین بڵین لە بەشێک لە خوێندنگاکان کە منداڵان دەچنە بەر خوێندن دەچنە بەر پرۆسەی خوێندن کە تێکەڵ بە منداڵانی تر دەکرێن هەندێک جار لای بەشێک لە منداڵانی تر گاڵتەیان پێ دەکرێت دەکرێت ڕفتارێکی نادروست بەرامبەری بنوێنێت زۆر جار و منداڵە ئەوانە بێزار دەبێت کە ئەڵێ ئیتر ناڕۆمەوە خوێندنکە کەواتە لێرەدا ڕۆڵی دایک و باوک چی دەبێت لە هەمان کاتدا ئەبینین بەشێک لە منداڵان بەتایبەت کە لە میدیا یاخود لە سۆشال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکان ڕفتاری نادروست دەکەن کە بەدیار دەکەوێت فێری لێوەی فێرە بن لە بەشێک لە دایک و باوکان تابلێت یاخود جۆرە ئامێرە ئەلکترۆنیەکان ئەدەن بە منداڵەکانیان بۆی کە کاری خۆیان ئەنجام بدەن و بە دوور بێت لێیانەوە یاخود پشی خۆیان وەربگرن و بۆیە تابلێتەکان ئەم بە منداڵەکان ئەمە تەوەریەکەم دەبێت گفتوگۆکەم لەگەڵ میوانەکان بەڵام ناوڕێک وەرەگرم و پاشان نەگەڕێمەوە
بێگومان لەسەر تەورەیەکەم گفتوگۆکانە بەردەوام دەبێت لەگەڵ میوانەکەم کە دکتۆر دێوالی حاجێ کۆمەڵناسە. دکتۆر سەرتامێت داوای لێبوردم بکەین بەهۆی گرفتێکی هوەریەوە چەند جارێک ناتوانین گفتوگۆکانمان بەردەوام بکەین کە پچە پچڕی تێکەوێت. من ئەمێت لەو پرسیارەوە کە دەستم پێکرد بوو ئەمە وەڵامەکەی وەربگرم سەرتا بۆی تا چەند ڕۆڵی دایک و باوک هەبێت کە منداڵەکانیان فێری دەستەواژەی نێرێنی بن بتوانن بیهێنەوە سەر ئەو ڕێگای کە بە دوور بێت لەو دەستەواژە نێرێنیانە. دەیبەوە دێشێن هەر ڕەفتارێکە خەلەت بیتن ئانیا درست نەبیتن مەتەڵەن بۆ نمونە عیال بکەویتە تێدا کارتێکردنێ لێ بکەن و ئەوی عیالی جارێکە دێ بزبرنەوە سەر ڕێکێکە ئەم دژنەیان درست تربیەتە شتی وات بێتن بەس مەرجێکی ئەوەیە وەختێ ئەف دەیبابە وصل رفتار وتعاملت قلبي عيالي بكان شد بجيك بان حتى كخو مزنجي ببان وك هوال تعاملت قلب كان نبس وك ديك وباب مع انه ابا اف عياله هيك خلتك حياتها ودا شي ببيت مثلا تجاوزك كري تشتكي كري نيد الروايه ان نيد درستا وقتت بين يعني دلي خدا بين خوش بين درجه كي بقطن دا دلي ارام ببيتن حكار أبدأ يبغى شلون وصل رفتاري تعامل قلب كان وك هوال باوري بهاي بيتان ظن عندي جاه خدني ده وقت دكتورك تعاملت قلب كتن ده علاجه في مشكلة قد في نقص خيال دفعي طبعا دي أوان دي بابا كارتي كنك جلك ما ظن هبيتن بله دكتور من ديار ما بس بسيارة كاملة دستواجه نريني وناشاز وناشانه بو كمندال لمندالاني تروفير دبت ما بس ملهندك بكار هناني قرب وجارة بيلين جنيه ودان بو كمندال فير دبت شون بتوان لير دا دايكو باقرول بجيرن كمندال كان يلو قصين أشياء وجنيوانه دا بدور بيت بله عادك دشين كارتكرنك جلك أمازن كان مثلا بونو من ياك أوجه بي أجرك أفمرو وان أخفنت كريت مثلا خبر قصيد نيجوان دس كفتين وبيجن وفيربونه ليش ويجي داخل ونا كان مثلا نزيكي ويجي بمن يادوي أف هوالتك هاليوا كلي كفيري واشولا وين أفشلة تصايد خلد أخفنك كريت بيتن رفتارك بيت تعاملك بيت تشتكي نيجوان بيتن خصوصا السماء قلت سر خب هيدا كتن بمان نه جانب لایق نینه دشوام رو واجدیر اخن او مروه تکلیا کلی خصوصا کارتکلن سر کلی شلیکا دهن رفتارت قلبان عیالی کن کروکچا کن مثلا وك دكتورك وك مروك شارزاي نفسي شو ديشنا نفع عقلي ودا وتعامل ديال كان دا أفي رفتاري أفي أخفني أفي قصيد كريت أفي أخلاقيات دا فايدة دا بهرن بس في رجالك فلدي باب يعني بتندي تعاملت قل عيالي نكد باشا حقي هاي مثلا فوجئ عجز كان حقي هاي من تبوشي أبكريا بس صوت كنا نفع عقلي ودا ونفسه ودا كوسا كارت كليب كان بوديار كان أفتشتل دف هيدا ويبريكا فانها فالا أفجهت شوينه نلاقي بوجيانوي بكسياتيوي جابك ديار كان كملبك جلا كمازنا كارت كنا كمازن دي هيبت حياته ودات شوف يعني باشروجا ودا هيك أفتشتل دفون أفجاب مازن بري خداني وقابل النامي دفع عيالي يعني شوف دي بابا ده وصف مازن وقدر قيمة نابن وجه كر جواني ام بجن المحليني برای خوب دنی و رفتاری گل کن گهرین کامازن دی پیدا کن شرط کی بدیل ابو بینه جهد باشتر حوالت باشتر کست اخنت واید شریم بن جوان بن ادب و معرفت بن و قبل تأسیس سر هبیتن بله بگمان اما دکتر تورکمان لسر رولی دایکو باکا هر وحالیر دا تویم بلند تا چند دایکو باک کاریگری هی بسر مندالکانیان کاتک توشی بر رفتاری نرینی مندالانی تر دکون و تایبد آنی لسرتای پروسی خوندن گسرتای کن لبشی کن دا دبنا غلطه پیکری مندالانی تر یا خود غلطه هم پیدا کرد آزار دادرن زور جاروال مندالک دکات که داواب کال دایکو باکی نچه بر پروسی خوندن لر دا کاریگری کی دایکو باک چی دبت تا چند گرینگا لنوان دایکو باک مندال دا و تویش و گفتگو هبت أبا قال جرى شيء بوي تايبتي يعني هكر عيال مال دا زاروك تشكج بيتن تشكر بيتن أبان داي بابا فيلنا بالي كابتشنا مدرسة مثلا كاسة فشاشة صفا ايكت شش صالية دا هكا وصا فيل ناكر بيتن وتربية ناكر بيتن كوشت المال درك بيتن تعاملت قال عيال جيرانا بكتا مثلا مروفت وانا سردانا دا بخفيري شولا ببيتن مزانيت باغ بيتن
جهگی بید دیباب لویری نبن مثلا کسایتی یا چاو بیتم شیتن تشتی خوب پارستنی سرکت و کسایتی و آخفتن و رفتار شیتن گل عالم باغ بیتن تعاملات گل کتن وقتی دست پیک چنه مدرسه دا دیاب زحمت بس که افکر بیتن دیاب صناعی بیتن ولی گل جارا افش تکرن عیال دیشته مدرسه چونکی جایی که فرق گله که فرقه مروز فرقه مامستاد فرقه سیستم که تدهای دی رفتن در مدرسه هی تمال بیتویه بگه به باب دیگل بچی دویره دی گل بچی دویره و حد گل باغ بیتون تشجیع عایب کردن داشت دویره جاشفه که وجه پیترانکه بیش پیترانکیه یعنی حواله توی با ترانه پیکرن من بجنه غلطه پیکرن ترانه پیکرن آن آخفتن گوتنه آنج دیاوی بشکنن توی گاوی دا هندک پنگاوی هندی کوباب پاویژن یا ای که دی کوباب حضور هبیتن گل چوناوی دال مدرسه یا دوی دیباب گل مامستا و کامدی را که گل باغمن و طابی وصای تعامله عن حوالتی وصای تعامله گل کن و بری که هنگی جیک تبت اف دیباب وصا درستید گل وی عیالی و کار کچ باغمن که خوش هند مستاد بینیتن کارتی کردن لبیت کردن ایک آخف نکی بشته او چیدویتن جوابی دیدتن دوسا تعامل گل هچه کو چنه گوتید گم بجن کردی بجن گل دیواره کی آخفتی اوی قدرینا داته او آخف نشویشی در کویتن قدرینا داته دیباب هکه وصات نزیک عیالی بن بگه بدیشتن تجاوز بیتن و في حالتی بوریتن و عادی حیات خوب بورینیتن قطابخانه بیتن آنجا هکه دیجی بیتن بله زۆر سپاس بۆ دکتۆر دیوالی حاجی کۆمەڵ ناز بەشێکی ڕاستەخۆ لە تۆکۆ لەگەڵمان بووی سپاس بۆ زانیاریەکانت. بەڵێ لەگەڵتان بەردەوامین ئێستا شتۆڕی پامنێرانمان ئامادەیە بۆ گواستنەوەی کار و چالاکی زانیاریەکان دەستپێکیش پامنێرمان هێرش قادر لە هەولێرەوە وەردەگرم هێرش سڵاو لێبێت کە ئەمڕۆ بەشێک لە وانەبێژان گرتبوونەوە ئەنجام دەدەن وێ بزانم کێشە و گیر و گرفتەکانیان چییە یاخود داواکاری وانەبێژان چییە زانیاریەکان